پێشانگای نێودەوڵەتی سلێمانی یەکێکە لەو پێشانگانەی کە لە هەرێمی کوردستان ناتوانم بڵێم چالاکیێکی باشی هەیە و ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لەگەڵ بەڕێزانی سەرپرشتیارانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە تایبەتی ئەوەی کە تایبەتە بە لاینی پیشەسازیەوە ئێمە هەماهەنگێکی باشمان دروست کردو لەوەی کە ئێمە بتوانین چۆن کارگەکانمان و بەرهەمی خۆماڵی کارگەکانمان چۆن بتوانین عەرزی بکەین و لەناو پێشانگاکەیە پێشانگایەکی بەرهەمە خۆماڵیەکان ئەوە بکەین و هەمانگی و هاوکارێکی باش لە نێوانمانە هەبووە و چەندین دانیشتنمان کردووە بۆ ئەم بابەتە بۆ ئەوی کە بە گونجاندن بە ئەوەی کە ئەم زەختێکی زۆر لەسەر خاوەن کارگەکان نەبێت و خاوەن کارگەکانیش تێچێکی زۆر نەدەن بە ئەو بوقعە جوگرافیی کە لە ناو پێشانگاکانە ئەکری لەبەرەوە هەماهەنگیی باشمان ئامادە کردو بۆی کە بتوانین بە خێرایی کارێکی نموزەجی بکەین و بۆ ئێمە مەغزە و معنای پێشانگاکان چی لە کەرتی تایبەت بێ یاخۆت ئەو پێشانگانەی کە حکوومەت خۆی کە پێی هەڵەسێ و هانی بابەتی عەرزکردنی بەرهەمە ناوخۆیەکانەیە ئێمە گرنگیەکی تایبەتی وەکو وەزارەتی بازرگانی پیشەسازی بەم بابەتەین چونکە هەمیشە هێنانی خەڵکی بیانی یاخود شەریکاتی بیانی یاخود کارگەکانی وڵاتانی تر بۆ تەماشاکردن و بۆ تێستکردن و بۆ هەم ئەو بەرهەمانە چ لە ڕووی کوالیتیەوە چ لە ڕووی گونجاندنی نرخەوە بۆ هەرێمی کوردستان کارێکی زۆر باش و گونجاو ئەمە بێتە هۆی لێک نزیک بوونەوەی شەریکاتی هەموو دنیا لە هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستان ئەوکو چۆن ئێمە هەمیشە گلەی ئەومان لێکرێکە وڵاتێکی زیاتر بەکاربەرین وا بکرێکە لە ئایندەیە ئێمە ببینە وڵاتێکی هەناردەکەریش و بە هەناردەکردنی ئەم بابەتیش لە ڕاستی لە ڕێگەی ئەوەوە بێ کە چۆن خۆم ئێمە عەرزی بەرهەمەکانمان بکەین و عەرزی کاڵاکانمان بکەین و مارکێتینی بۆ بکەین و ئیدعای باشی لەسەر بکەین و هەماهەنگی باشی کەرتی تایبەت بین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەم ئامانجە سەرەکیە بگەین کە هەنگاومان بۆ ناوە ئینشەڵڵا ئەمە بێت دەواازەیەک بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی و بێتە دەواازەیەک بۆ هەناردەکردنی زیاتر و لەو گلەیەش کە ئاراستەی حکوومەتەکرێ هەمیشە بە ئاراستەی وڵاتێکی بەکاربەر ببین بە وڵاتێکی هەناردەکەر ئەویش بە گرنگیدانی تایبەت و بە عەرزکردنی تایبەت لەو پێشانگایان نابێت. ئێمە یەک دوو کۆبوونەوەمان کردووە لەگەڵ بەرپرسانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە بۆی کە پشتیوانیان بکەین و پشتگیریان بکەین و هەماهەنگیان بکەین و ئاگاداری هەموو ئەو کارگەرانەی کە بەرهەمی ناوخۆیی و خۆماڵیان هەیە بتوانن بەشداری بکەن بەشداریکردنەکەشیان بە مەنفعەت و سوودی خوان جارێکی ترەشکێتەوە بۆ ئەوەی کە بتوان لەو ڕێگایەوە مشتری خۆیان و ئەو کەسانی کە مەسەرەن کاڵاکانیان بەدڵات چ لە ڕووی کوالیتی و چ لە ڕووی نرخەوە بکڕێت و هەناردەی دەرەوی وڵات بکرێت یاخود لە ناو خۆی وڵاتە بە جۆرە لە جۆرەکان ساخت بکرێتەوەی تر بۆ مەرجێ لە هەرێمی کوردستان ئەم کاڵایانەوە بکرێت لە باشوور و ناوەڕاستی عێراقیش ئەتوانرێت بۆ ئێش ببرێت. بەڕێز بە ڕێبەری گشتی گەشەبێدانی پیشەسازی لەگەڵ بەرپرسانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی هەماهەنگ بکەن بۆ ئەوەی کە بتوانرێت لەو ڕێگەیەوە ئاگاداری سەرجەم کارگەکان بکرێت بۆی بەشدار بکەن خۆت دەزانی بەشدارکردنیش ئامانجێکی باشە بێ بۆ ساختکردنەوەی کاڵاکان بەشداریکردنیان تەسەورەکەم کە فرۆشیان باشتر بکە لە ئایندەیە. بەشداریکردن لەم جۆرە پێشانگانەیە هەم ئەبێتە ڕێکلامێکی باش بۆ کاڵاکانیان و هەم ئەتوانرێت ئێمە ژوک و هەرێمی کوردستان بتوانین کارگەکانمان بەرهەمی خۆماڵی بە کوالیتێکی باش و بەرهەمێکی باشی بە نرخێکی گونجایی باش هەمانە و بتوانین لەم ڕێگەیەوە کاری هەناردەکردن زیاتر و زیاتر بکەین. کاتێک کە بەرهەمی ناوخۆیی ڕکابەری بەرهەمی دەرەکی کرد حتمما لێرە لە ڕێگەی پێشانگاکانەوە زیاتر و لە ڕێگەی ڕێکلامکردن و ئەو علاقە دروستکردانە چ بۆ ناوخۆ چ بۆ دەرەوە ئەکرێت لە ڕێگەی پێشانگاکانەوە گرنگی زیاتری پێ بدرێ بۆی هەناردەکردن و بۆ ساختکردنەوەی کاڵاکەی لە ناوخۆیە فرۆشی باشتری هەبێت.